Сам форум продолжается 5 дней. Участвуют в форуме более 1000 человек, более 30 министров. Это очень масштабный форум. Здесь мы рассказываем об ее особенностях, о том, насколько она важна для нашего региона. Большой интерес вызывает наша экспозиция у посетителей. Много людей приходит, и в том числе как с российских компаний, так и с зарубежных. Интересуются компанией Росгидро, проектами, которые мы реализуем. أبا ججنا جماعة وماوي هفت رجا تكشت لالش تناجران أفري رسمنا لالش جاكي بيروزا جاكي هاري بيروزا حاجة ميري إزديا چونکە ئەوان خاص و قەڵەندەرەوان چاک و مۆمنە ئەف حەدوسەت بۆ مەداناینا بێژت یا خاصە ڕەسلە و یامەل پێ فەسلە نەقلال پێ نەقلێ هیچ ڕەنگێکی چێنابێت ئەم حەدوسەدێت خاصە حەدوسەدێت چاکە حەدوسەت میلاکەتە ئەمە بجیهێلن چونکە جیلل پێمە ئەو جیلە دێ ژبیر کات ڕێ ڕسمێت خۆ ئێزدیاتی دێ ژبیر کات حەدوسەدێت خۆ دێ ژبیر کات. ئیرۆ عیدامایە ڕۆژە بەریە و بڕاستی ئەم دلشکەستینە دایک و خوشکێمە دەستێوان کافرە دەینە داخوازیامایە تا ساڵەکەتی دایک و خوشکێمە ئەو ژیمەڕە بێنە عیدامە و vê عیدێ ئەزل ئێزیدیە هەمێ پیرۆزیت بکەم و ئەم خودای بڕاستی غێرم تێن زەهرەتیت بن. وقتی چلیه وقتی برجایه وقتی نوبستان دوست کم خود دارد که داخل پیشت کردم وقتی چلیه با ببین اشتراک کری با پریمی کری حتی میشه خوب فیر که معلومه دست به دسته بله فکر بس کری خوب فیر لکم کری خوش فیر میکرد. تشتما اول جور ما بدستی ما به کهربایا بفرا هم چت کن تافرا هم چت کن دوسکی دورینی هم چت کن دوسکی چلی هم چت کن یه دوبر هم چت کن دست دور میته دست گوسن میته هبون نمونهش اولش دست دوسکو دورینی ها